تا دێت فشاری گروپە چەکدارەکان بۆ سەر گوندە کوردنیشینەکانی پارێزگای دیالە زیاد دەکات. بەشێک لە گوندنیشینەکان چەکیان هەڵگرتووە و خۆیان بەرگری لە گوندەکانیان دەکەن. ئاوای مەردانە، ئاوای حوسێن مەمەیە و تەفرەقەبی، ئاوای حەبیبی، ئەمە شەوانە دەنە لیمان ئەرهابیە. سەرەتای ئەم مانگە دانیشتوانی گوندی مەردانی سەربەقەزای خانەقین لەژێر فشاری گروپە چەکدارەکاندا گوندەکەیان چۆڵ کرد. ئێستا گروپەکان دەیانەوێت گوندی حسێن مەمەی کوردنیشینی نێوان جەلەولا و خانەقینیش بە دانیشتوانەکەی چۆڵ بکەن. تا ئێستا چەند جارێک هێرشیان کردوتە سەریان، دوو گوندنیشینیان لێ کوشتون و دوو کەسی تریشیان بریندار کردوون، بەڵام ئەوان چەکیان هەڵگرتووە و بەرگری دەکەن و چۆڵکردنی گوندەکەیان ڕەت دەکەنەوە. هەدەفی واضحە، یعنی ڕوون هەدەفەکەی ئەنیمەی ناوەی منتەقەی ناوچەکە کوردی من چۆڵ بکرێت کە نیازیان چاستن ڕۆژ لە ڕۆژان ئەنوباری ئیشونە بگرن. بە پێی چەند وێنە و گرتەیەکی ڤیدۆیی کە دەست دەنگی ئەمریکا کەوتون، چەکدارانی داعش لە گوندەکانی دیالە بارەگایان هەیە، بە ناوچەکەدا دەسوڕێنەوە، بۆمب و تەقەمەنی ئامادە دەکەن، هەروەها بە تراکتۆری ژمارە دیالە کار دەکەن، تەنانەت بە ئازادانە لە نزیک دەریاچەی حەمرین ماسی دەریاچەکە ڕاو دەکەن. فەرماندەکانی پێشمەرگەش جەخت لەسەر جموجۆڵیان دەکەنەوە. دەمویمان بە ئەحداسیان لایە ڕووداوی زۆر بووە، بێ لە عوبۆدانان، خەڵک تیرۆرکردن، خەڵک فڕانن، خەڵک کوشتن و جاری وایە تەقە عەشواییکردن بە ناو خەڵک و بازار و خەڵکی سڤیلە بە شێوازێک کردویانەکە بۆتە هۆی ترسانی هەندێک گوندیش، تەنانەت چەند گوندێک وەکو ئاوایی مەردان و ئەوانە ترسی چۆڵکردنیشیانەیە. ئەو ناوچانەی داعش جموجۆڵی تیاندا هەیە، پێشتر پێشمەرگە پاراستونی، بەڵام لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە پێشمەرگە لێیان کشاوەتەوە. بواری جموجۆڵ و چالاکی زیاتر بۆ چەکدارەکان ڕەخساوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.